دیتنا شۆپێن ژنا نیاندرتال لە هەرێما کوردستانê ve dîtina herî nû ye ku te kes dike ew li ser vê axêjiyan e. Ev mijar careke din Iraq xiste rojeva medyaya cîhanî. Lê gelo Iraq bo xwe giringiyê dide vê vedîtinê? Gelek car em dibihîzin ku perçeyeke şûnwarî ji welatekî din hatiye vegerandin. Herî dawî Wezareta Derveya Iraqê dû perçeyên şûnwarî ji Swîsrayê vegerandin. Bê ku kesek bizanibe ka çend perçeyên şûnewarî hatine vegerandin û nihalkûî derê ne. Hinek ji van perçeyan bingeha zimanê welatê nava dûr û baran de ye. Ev yek jî pirsekê tîne pêş ka gelo Wezareta Rewşenbîrî çi ji bo zimanên vî welatî dike. Bi taybetî zimanê Kurdî ku kêleka zimanê Erebî zimanekî fermî ye. Ev pirs û çend pirsên din ez ê hevpeyvîna taybet de ji mêvanê xwe bikim ku ew jî birêkarê Wezareta Rewşenbîrî Geştyarî û Şinwarî yê Iraqê Diktor Fazil Bedranî ye. Diktor tu gelekî bi xêr hatî. زۆر سپاس. دکتۆر ئەم ji şûnwaran dest pê bikin li Iraqê kolandinê neyasayî û diziyeke berdewam ya şûnwaran li navçeyên cuda heye. We ti planek ji bo dawîkirina dizî û binpêkirinan heye? سەرەتا سوپاس بۆ میوانداریکردنم، هەروەها سوپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان هەمیشە دەست پێشخەرن لە پێدانی زانیاری خستنە ڕوویان بابەتە گرنگانە. دووبارە سوپاستان دەکەم هەمیشە بەرگری لە هەموو ئەو پرس و بابەتانە دەکەن کە خزمەتی هاوڵاتی و کۆمەڵگەی پێدەکرێت. سەبارەت بە وەزارەتی ڕۆشنبیری ڕەنگە لە ڕووی پێناسەی چمکە سیاسیەکاندا ئەم وەزارەتە بە وەزارەتێکی سیادی نەناسراوە، یاخود ڕەنگە خراپێتە ڕیزبەندی وەزارەتە لاوەکیەکان. بەڵام لە هەموو وڵاتانی جیهاندا وەزارەتی ڕۆشنبیری ڕوخساری ڕۆشنبیری و فەرهەنگی و کولتوری ئەم وڵاتە پێکدێنێت. هەروەها ڕوخساری وڵاتە بۆ پاراستنی میراسی مێژووی و کەلەپور و شارستانێتی وڵاتان. دەبوو بۆ مامەڵەکردنی ئەم بابەتە وەزارەتی دەرەوە وەزارەتی ڕۆشنبیری وەک دوانەیەک بوونایە. بەهۆی ئەوەی وەزارەتی دەرەوە لە پلاتفۆرمە نێودەوڵەتیەکاندا بەرگری لە دۆخی عێراق دەکات. بەڵام وەزارەتی ڕۆشنبیری عێراق بەرگری لە دۆخی ڕۆشنگری و کللتوری و پیشەسازی هۆشیاری بۆ تاکو و کۆمەڵگە دەکات. دواتر ئەم وەزارەتە لە وڵاتاندا وەک تیشکی خۆر ڕەنگی بەسەر هەموو جیهاندا دەبێت، بە تایبەتی مێژووی شارستانێتی عێراق وەک دەگوترێت بۆ 7,000 ساڵ دەگەڕێتەوە. بەڵام بە گوێرەی بەڵگەنامەدان پێنراوەکانی ڕێکخراوی یونسکۆ لە ساڵی 2001دا مێژووی شارستانێتی عێراق بۆ 9,000 ساڵ پێش زاینی دەگەڕێنێتەوە، کەواتە یەکێک لە کۆنتترین شارستانێت لە خاکی نێوان دوو ڕووبارەکەدا. ئەم پرۆژە و بەرپرسیارەتیە مەزنە ڕەنگە وەزارەتی ڕۆشنبیری و گەشت و گوزار و شوێنەواری مێژووی بەتەنیا نەتوانێت ئەرکی پاراستنی هەموو شوێنەوارە مێژوویەکانی عێراق لە دزین و تاڵانکردن بپارێزێت. لە سەرەتای 2003دا کاتێک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا عێراقی داگیر کرد، ڕوبەڕووی نسکۆیەکی زۆر گەورە بووینەوە. ئەو کات زۆربەی ئاسەوارەکانی نێو مۆزەخانەی عێراق دزران و تاڵان کران. گەنجینەی زۆر مەزنی تێدا بوو. هەژمار چ قەسە؟ لە ڕاستیدا لە ژماردن نایەت، ژمارەیەکی تەواو لا نییە. بدەهان، سەدان، هەزاران چەندە؟ نەخێر، بە سەدان هەزار. bi sedê hezaran. بێگومان. Di serdema Daişde gelek şinwar û destnivîsên dîrokî hatin dizîn. Gelewekariye beşekî ji wan vegerînin? سەیکە نسکۆی یەکەم لە 2003 دەستی پێکرد. مەبەستم نسکۆی پەیوەندیدارە بە ئاساواری عێراقیەکان. نسکۆی دووەمیش لە 2014 دەستی پێکرد، کاتێک داعش لە ڕۆژی 10 حوزەیرانی 2014 مووسڵی کۆنتڕۆڵ کرد. مووسڵ شارستانێتی ئاشووریە و بەڕێستان دەزانن داعش دەستی بەسەر مۆزەخانە و چەندین شوێنەواری مێژووی داگرت. دەستی کرد بە شێواندن، شکاندن، تێکدان و لە ناوبردننی ئەم شارستانێتە دێرینانە کەواتای زۆر قوڵ لەخۆ دەگرێت. بەشێکیان لە بازاڕە ڕەشەکاندا فرۆشان و بە قاچاق فرۆشانە چەندین وڵات. مافیا و بازرگانەکانی ئاسەوار بازاڕەکانیان دوو جار گەشایەوە. جاری یەکەم لە 2003 و جاری دومیش لە 2014 بوو.
تەنانەت خودی داعشیەکانیش دەستیان بە فرۆشتنیان کرد. بەشێکیان تێکشکان کە زۆربیان کۆپیکراوەکان بوون، بەڵام لە ڕاستیدا ئاساوارە ڕستەنەکانیان فرۆشت، بە تایبەتی زۆر گرانبەهەکانیان فرۆشت. لە ڕاستیدا چەند لایەنێکی پەیوەندیداری نێودەوڵەتی بۆ دزین و بە تاڵانبردنی لەسەر هێڵ بوون. لە ڕاستیدا هەوڵەکانی وەزارەتی ڕۆشنبیری و گەشت و گوزار و شوێنەوارە مێژوویەکان لەگەڵ وەزارەتی دەرەوە و زۆربەی وەزارەتەکانی دیکەش پشتیان بە گرتنەبەری گەڕانەوەی ئاساوارە مێژوویەکانی عێراق بەست بۆ ئەوەی مافێکی گرنگی مرۆڤە و دەبوو بگەڕێنرایەتەوە. کۆمەلگای نێودەوڵەتی، وڵاتانی دۆست و وڵاتانی دیکەش هاوسۆز بوون لەگەڵ عێراق لە ڕووی مرۆییەوە هاوکارمان بوون بۆ گەڕانەوەی زۆربەی ئاساوارە دزراوەکان. دەتوانم بڵێم زۆربیانمان گەڕاندەوە. هەژمارە شنوار و دەستنویسێن کە هاتنە بەگەڕاندن چەندن؟ ناتوانم ئامارێکی دروستت پێ بدەم. چەند ئاساوار دزرا و چەندی دیکەش گەڕێنراوەتەوە. هەرەوەندە دەڵێن زۆربەی شوێنەوارە مێژوویەکان گەڕێنرانەوە. با ئەوەش بڵێم هەوڵەکانمان بۆ گەڕانەوەی ئەو بەشەی ماونەتەوە بەردەوامە. هاوکات بەڕێز دکتۆر ئەحمەد فەکاک وەزیری ڕۆشنبیری و گەشت و گوزار و شوێنەوارە مێژوویەکان زۆر مای بایەخ بوو. لە ماوەی ڕابردوودا چەندین سەردانی زۆر گرنگی بۆ واشنگتن، بەریتانیا، ئەڵمانیا، ئیتالیا، سویسرا کرد. لە هەر سەردانێکدا چەندین ئاسەواری مێژووی گەڕاندوتەوە. فەخامەتی سەرۆکۆمار ئەویش چەندین پارچە ئاسەواری مێژووی گەڕاندەوە. بە هەمان شێوە بەڕێز وەزیری دەرەوە ئەویش ڕۆڵی بەرچاوی هەبوو لە گەڕانەوەی بەشێک لەو ئاساوارانە. ئیدی دەوڵەتی عێراق بە هەموو ئۆرگان و جمگەکانیانەوە هەوڵەکانیان خستە گەڕ بۆ گەڕانەوەی ئەو میراسە دێرینی عێراق. دکتۆر فازڵ تە بەحسە گەلێک وڵاتان کرد. گەلو هەڤانگیاوە بە ئیران و تورکیەرە دەربارەی بەگەڕاندنان پەرچەین شنواری کۆچ عێراقی هاتنە دزین هەیە؟ تورکیا و ئێران ڕۆڵیان لە دزین و بە قاچاغبردنی ئاسەوارە مێژوویەکانی عێراق نەبووە. ئاسەوارەکان بۆ وڵاتانی ئەوروپی ڕفێنران بەهۆی ئەوەی مافیا و بازرگانە بەهێزەکانی ئاسەوارەکان لە ئەوروپا و وڵاتانی ڕۆژئاوادان. ئیدی ئاسەوارەکانمان بۆ ئەم وڵاتانە ڕفێنران. بەشێکیان لە وڵاتانی عەرەبی دۆزرانەوە، لەوانە لوبنان، ئوردن، تەنانەت سووریاش، بە تورکیا و ئێرانیشەوە. توانیمان هەندێک لە ئاساوارەکانی ئەوێ بگەڕێنینەوە، بەڵام ژمارەکانیان زۆر کەم بوون. ژمارەکان بە ئەندازەیە کەم بوون بەراورد بەو ژمارە زۆرە گەورانەی لە ئەوروپا و ڕۆژاوادا هەبوون باس ناکرێت. تپلانێک لە جۆم وەزارەتەوە هەیەش بۆ دووبارە دەستنیشانکردنا دەبەرێن شنواری العێراقی؟ با بەم شێوەیە پێت بڵێ یونسکۆ قسەیەکیان هەیە دەڵێت نابێت تەنانەت فیشکێکیش لە وڵات لە نێوان دوو ڕووبارەکەدا بتەقێنرێتەوە، چونکە بە دڵنیایەوە زیان بە شوێنەوارێکی مێژوویی دەگەێنرێت. کەواتە ڕوو لە هەرچێ بکەیت و بچتە هەر شوێنێک شوێنەوارە مێژوویەکان و ئاسەوارەکانی لە هەموو شوێنێکدا هەیە و بەدی دەکرێت. ئەم جوگرافیای عێراق لە هەولێر و سلێمانی تا دەگاتە بەسڕە و ئەنبار بۆ دیالە و کوت، هەموویان شوێنەواری مێژووی گرنگیان هەیە. شوێنەوارەکان لە هەموو ناوچێکدا بەدی دەکرێن. هەروەها پرۆسەی هەڵکەندن بۆ دۆزینەوەیان و دەرهێنانیان بەردەوامە. بەڵام جەنگ و ئەو نەهامەتیانەی عێراق پێیدا تێپەڕی پرۆسەکەی پەکخست. بەڵام لە وەڵامی پرسیاری بەڕێستان ئەوە دەڵێ نزیکەی 18,000 شوێنەواری مێژوویمان هەن لە عێراق. 18,000 دەبەرێن شنواری العێراقی. هەروەها ئەوانەی دۆزراونەتەوە بەردەستن هێشتا ناگەنە 8% کۆی شوێنەوارەکان. کاردوان جێنماییان شنواری دەتێکردن؟ بەڵێ ئێستا تیمەکانی هەڵکەندن بۆ دۆزینەوەی شوێنەوارە مێژوویەکان لە عێراق زۆر چالاکن، بە تایبەتی دوایەوەی دۆخی جەنگ و ناکۆکیەکان هێور بوونەوە کە لە هەموو ڕوویەکەوە گورزیان لە عێراق دەدا. ئێستا تیمەکانی ئیتاڵی، بەریتانی، ئەڵمانی، ئەمریکی، فەڕەنسی زۆر چالاکانە، درێژە بە کارەکانیان دەدەن. بەڵام دەمەوێت ئەوە بڵێم سەرباری ئەم هەموو چالاکیە زۆر کارایە
بەڵام لە ئاست چاوەڕوانەکانی وەزارەتی ڕۆشنبیری و گەشت و گوزار و شوێنەوارە مێژوویەکانی عێراق نییە. هەرچەندە ئارامی و سەقامگیری باڵی بەسەر وڵاتدا دەکێشێت، هێندەی دیکە ئەرک و چالاکیەکانمان ڕوو لە هەڵکشان دەکەن. پرۆسەی هەڵکەندنیش زۆرتر دەبن. هەروەها شاندا نێودەوڵەتیەکان چاویان لە دۆخێکی ئارام و سەقامگیرە بۆ ئەوەی درێژە بەکار و چالاکیەکانیان بدەن. ئەوان بە دوای ژینگەیەکی ئارام و سەقامگیردا دەگەڕێن. هەروەها دۆخێکی نەخوازرا و بێتە پێش بە تایبەتی ڕووداوی ئەمنی شاندەکە دەست بەجێ دەکشێتەوە. سوپاس بۆ خوددا دۆخەکە لەم چەند ساڵی ڕابردوودا زۆر ئارامە و تیمەکان بەردەوام کار دەکەن. دکتۆر فاضل، ئەس پرسێکێ دەربارەی شکەفتە شانە دەشتە بکەم. گەلوتە پلانێکە وەش بۆ گرنگی پێدانا بۆی شکەفتە هەیە؟ ئەم ئەشکەوتە و ئەشکەوتی هاوشێوەی ئەمەش لە ڕێگەی بودجەی دارایی دەوڵەتی عێراق کە لە چەند ڕۆژی داهاتوودا بوومان خەرج دەکرێت دەست بە کار و چالاکەکانمان دەکەین. پلانێکی ئامادەکراومان هەیە بۆ نۆژەنکردنەوەی. دەمەوێت شتێکی دیکەش بە بەڕێستان بڵێن. تێگەیشتن و استراتیژێتی وەزارەتەکەمان لەم بارەیەوە یاخود بڵێ بەگشتی فەلسەفەی فەرمانڕەوایی لە عێراق چیدی نایەوێت لە پرسی داهاتدا تەنیا پشت بە سەرچاوی نەوت ببەستێت. ڕەنگە لە پاڵ سەرچاوی نەوت و گاز ڕوو لە وزەی نوێبووە و تیشکی خۆر بکەین. مافی خۆمانە بە دوای شوێنگرەوەکاندا بگەڕێن. ئەوانەی پەیوەندیان بە فرەچشنکردنی سەرچاوەکانی داهاتە. ئێمە خاوەنی شوێنەوار و ئاسەواری مێژووی و کەلەپوری گەلی عێراقی کە لە هیچ وڵاتێکی جیهانیدا نییە. هەر بۆیە پلانێکمان هەیە پێویستی بە پارەدارکردن هەیە هەر لە نوێکردنەوە و نۆژنکردنەوەی شوێنەوارە مێژوویەکانەوە بگرە تا دەگاتە ئەوە شکەوتانەی بەڕێستان ئاماژەتان پێدا بۆ ئەوەی لە داهاتوودا بیکەینە سەرچاوەیەکی گرنگی گەشت و گوزار. لە گۆری پلانەوە کەنگی شکەفتە شانە دەرتێن و ژەنگکردن. دەرفەتم پێ بدە بۆی زیاتر ورد بمەوە. ئێستا بەگەیشتنی بووجە هەندێک کاری لە پێشینەمان هەیە. بە دڵنیاییەوە سەرەتا بەوانە دەست پێ دەکەین. پلانەکە ڕەنگە لە 2025ەوە جێبەجێ بکرێت. شکەفتە شانەدەر ژ کارێوەیە لە پێشە؟ لە چوارچەوەی کارە لە پێشینەکانی وەزارەتی ڕۆشنبیری و گەشت و گوزار و شوێنەوارە مێژوویەکانی عێراقە. هەروەها بەردەوام لە کۆبنەوەکانی وەزارەت و دەستەی تایبەتی بەرنامەکان دەبێتە ڕۆژەف. هاوکات بایەغدان مەمەشکەوتە لە چوارچەوەی کارە لە پێشینەکانی خودی بەڕێز وەزیری ڕۆشنبیری و سەرۆکوەزیرانیش. بەڕێز سەرۆکوەزیران زۆر بایەغ بە فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهاتی عێراق دەدات بە تایبەتی بەهێزکردنی ئابووری گەشت و گوزاری لە ڕێکەی گەشت و گوزاری گشتی و گەشت و گوزاری شوێنەوارە مێژوویەکانەوە. دکتۆر فازڵ دە هەر دەمەکێدا وەزارەتە ڕەوشەنبیری گرنگیدا زمانی کوردی و بەڵاوکردنا بە زمانی کوردی. چمانها ئەف گرنگی پێدا نایدیتن بۆ زمانی کوردی؟ زمانی کوردی بەڵاوکردنا بە زمانی کوردی. اللغة الكردية بالعكس يعني أنا أقولها بصراحة بۆ زمانی کوردی بە پێچەوانەوە بەڕاشکاوی دەڵێم زمانی کوردی گەشە سندووە و لە دۆخێکی باشدایە. هەر زمانێک لە جیهان بەندە بە ژمارە قسەکەرانی و بەکارهێنان و ئاستی وشەکانی. ئەو گونجاندنەی لە نێوان پارێزگاکانی ڕۆژاوە و باشوور هەر لە هەولێرە بگرێت تا سلێمانی و هەر لە ناوچە کوردنشینەکانی دیکەشدا خۆ گونجاندنێکی زۆر نایەبوو ئاوێتەبوونی زۆر باش هەیە. لەسەر ئاستی نووسراوە فەرمیەکانی دەوڵەت لەسەر جەمدامەزراوەکاندا زمانی کوردی بەدی دەکرێت. لەسەر ئاستی سێسەرۆکایەتێکە و ئاستی زۆر باڵادا بە زمانی کوردی نووسراو هەیە. بۆیە هەر کەسێک چاو بە نووسراوەکان بخشێنێت زمانی کوردی دەبینێت. بڵاوبوونەوەی فراوانی زمانی کوردی لەسەر ئاستی فەرمی وای کردووە. لەسەر ئاستی فەرمی وشە بە وشە تا دەگاتە ڕستە بە شێوەیەکی باش تێگەیشتنی بۆ کراوە. دوێنێ کۆنگرێکی نێودەوڵەتی لە هەولێر هەبوو. کۆنگرەکە بە زمانی کوردی بەڕێوەچوو. هەرچەندە بە زمانی کوردی نازانم بەڵام لە کۆی باس و خوازەکاندا تێگەیشتم کە چ دەگوزارێت. ئەمە لە کاتێکدایە چەند ساڵێک پێش ئێستا هیچ ئاشنایەکم لەبارەی زمانی کوردیەوە نەبوو. بەڵام ئەم خۆگونجاندن و کۆکبوونەی کۆمەلگاکان ڕێگەی خۆش کرد بە گەشە سەندن و بڵاوبوونەوەی زیاتری زمانی کوردی. وەزارەتی ڕۆشنبیری کە لایەنی فەرمی پەیوەندیدارە بە کەلتور و کەلەپوری عێراق بە زمانە خۆماڵی و نێوخۆیەکانی بە تایبەتی زمانە خۆماڵی زیندوەکان بە عەرەبی و کوردی تورکمانی جێی بایەخی وەزارەتی ڕۆشنبیریە. گرنگی پێدانەوە بە زمانی سریانی و تورکمانی چاوایە.
الجيدة التركمانية شوف في أي لغة بۆ زمانی تورکمانی لە ئاستێکی باشە. وەک گوتم بڵاوبوونەوە و گەشەپێدانی زمان بەندە بە ژمارەی زۆری قسەکەران و بەکارهێنانی. لەبارەی زمانی سریانیشەوە لە ڕاستیدا بەهۆی کۆچی برایانی کریستیان زۆر بەداخەوە ژمارەیان ڕوو لە داکشانی زۆر کرد. خەمبارین کریستیانەکان وڵاتیان جێشت و کۆچیان کرد. ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری و گەشت و گوزار شوێنەواری مێژوویی بایەخی زۆر بە بابەتی فرەچەشتنی کللتوری دەدەین. ئێستا بایەخێکی زۆر بەو بەشانە دەدەین و دەتوانم بڵێم چالاکیەکانی بەردەوامن. لە بەشێکی چالاکیەکاندا پەیوەندی بە زبان و زیندووکردنەوەیان هەیە. بابەتی زمان بۆ وەزارەتەکەمان بایەخێکی چارەنووسسازە. زمانی تورکمانی تا ڕادەیەک باشە و بایەخی خۆی هەیە. گەشتۆتە ئاستێکی چەند ڕەهەندیەوە. بەڵام هەرچەندە قسەکەری کەم بێتەوە بایەخەکەشی کەم دەبێتەوە. تەنانەت سستی بڵاوبوونەوە و فراوانبوونی کاریگەری دەخاتە سەر خودی زمانەکە. هەرێما کوردستانی gelek cihên xwe yên geştyarî hene. Plana ji bo anîna hejmareke zêdetir ji geştyarên biyanî çi ye? في وزارة الثقافة الاتحادية لە وەزارەتی ڕۆشنبیری فیدراڵیدا هاوەهانگی باڵامان لەگەڵ دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان هەیە. بەم دوایە لەگەڵ بەڕێز سەرۆکی دەستەکە پێکەوە وەرکشۆپێکمان لاولێر هەبوو. تێیدا بەڕێز وەزیری ڕۆشنبیری هەرێمی کوردستانیش ئامادەی بوو. پەیوەندیمان لەگەڵیان زۆر باشە و کاری باش ئەنجام دەدەین. هەرێمی کوردستانی عێراق لە چەند ساڵی ڕابردوودا ئاستی گەشت و گوزار بە شێوەیەکی بەرچاو تێیدا گەشەی کردووە. لەوێ گەشتیاری خۆماڵی هەیە لە نێو پارێزگەکانی هەرێمی کوردستان. هەروەها گەشتیاری خۆماڵی نیشتیمانی هەیە کە گەشتیارانی پارێزگەکانی دیکەی عێراق پێک دەهێنن. هەروەها گەشتیاری دەرەکیشی هەیە کە ئەمڕۆ ژمارەیەکی زۆر گەورە پێک دەهێنن. هەژمار چەندە؟ ناتوانم ژمارەیەکی دروستت پێ بدەم، بەڵام دەتوانم بڵێم سەدان هەزارن. دەردۆرە چ خاسی؟ سەدان هەزار. لە ڕاستیدا ئێستا ژمارەیەکم لە یاد نەما، بەڵام سەدان هەزارە. ئەوەم دێتەوە یاد تەنیا لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیریەوە ئەم ساڵ واتە لە شەژمانگ یەکەمی ئەم ساڵدا نزیکەی 400 هزار گەشتیاری بیانی هێناوە هەرێمی کوردستان و پارێزگەکانی دیکەی عێراق. ئەمە ژمارەیەکی زۆر گەورەیە. بیانینە؟ بەڵێ عەرەبی و بیانی مەبەست لە گەشتیاری دەرەوە عێراق. ئەوانە بە ڤیزە دێنە نێو خاکی عێراق. ئەمە لە چوارچێوەی گەشت و گوزاری دەرەکی هەژمار دەکرێت. زیاتر دەچن کیشان دەبرن؟ بەدڵنیایەوە هەولێر و سلێمانی و هۆڕەکان و شوێنەواری ئور لە ناسریە و لە هەندێک ناوچەی بەغدا. بەدڵنیایەوە بەشێک لە گەشتیارەکان بۆ بەسەربردنی کاتی خۆش و بەشێکی دیکەشیان بەشداریان لە کۆنگرەکان دەکرد. هاوکات هەر ئەمانە سەردانی شوێنەوارە مێژوویەکانیشیان دەکرد. بگەرەکە گەشتیاری. دکتۆر دەداویدا دخوازم پرسەکە لەسەر بەلگەفیلمێ بە شارتنا سەدام شتە بکەم. وێ لە سینەمای چاردە وڵاتین عەرەبی دناوەواندا عێراق ژی بێ پێشاندان. دەرهینەرێوی بەلگەفیلمی هەڵکەوت مستەفا نویسەک فەرمی پێشکەشی وەزارەتەوە کریەش بۆ وەرگرتنە ئەرێکردنێ لەسەر پێشاندانە بەلگەفیلمی هۆڵێن سینەمایی لە بەغدایدا. بەرسڤاوە چییە؟ دەستمان کراوەیە و سەبارەت بە خودی خۆمەوە لە بەرامبەر تۆ جەماوەری شەوەی دەڵێم ڕۆژی یەکشەممە لە نووسینگەی تایبەتی خۆم لە بەغدا پێشوازی لێ دەکەم. نامەوێت بەرگری لە بەڕێز وەزیری ڕۆشنبیری بکەم، بەڵام نووسینگەی بەڕێزیان بەردەوام بە هونەرمەند، هونەردۆستان، ڕووناکبیران، ڕۆشنبیران، نووسەران و ئەکادیمیەکان کراوەیە و قەرەباڵخە. هەر فیلمێک تیژ بخاتە سەر چالاکی ڕۆشنگەری عێراقی و یادگەی عێراقی، وەزارەتی ڕۆشنبیری بەردەوام دەرگەی کراوەی و پێشوازی لێ دەکات. هەمیشە جەخت لەوە دەکەینەوە کە عێراق وڵاتی شارستانی دەکانە. شارستانی شواتە ڕۆشنگەری.
ئەرکی سەرشانی ئێمەیە بایەق بە گەشەپێدانی کللتور و ڕۆشنبیری عێراق بدەین لە ڕێگەی بایەقدان بە فیلم و دراما جیاوازەکان و هەموو بوارەکانی دیکەی هونەر تا دەگاتە ئاواز و موزیکیشەوە. بەڕاشکاوی دێڵێن هۆڵەکانی سینەما بۆنەکان و ڕێوڕسمەکان هەمیشە قەرەباڵخ و جەنجاڵن بە چالاکیە هوەریە زۆر نایاب و جیاوازەکانەوە. ئەم ساڵ لە ڕووی چالاکیە هوەریەکانەوە زۆر بەپێزن. ئەش بەرسەواتە وسا تێدەگەێم و تو ڕێگیری لەسەر پێشاندا ناوی بەلگە فیلمی لە سینەمایم بەغدایێنینە. بە دڵنیایەوە لاریمان نییە و لە نووسینگەکەم چاوەڕێی خاوەن پرۆژەکە دەکەم. واتە هەنێ ئەرێکردنێ بدەم دەرهێنەری لە ڕێگەی بەڕێستانە دەیڵێم با فەرمی سەردانمان بکات و پێشوازی لێ دەکەم. سپاس گەلێکی سپاس بۆ بێدەما کۆتەدایەمە دکتۆر فازڵ بەدرانی بڕێکاری وەزارەتە ڕەوشەنبیری گەشتیاری و شنواری عێراقی. سپاس دومێوانێ ڕووداوی بووی بۆ زانیاریتان فەرمۆ. هەر سیناریۆی پێشکەشی وەزارەت بکرێت مۆڵەتی پێدەدرێت. ئەم مۆڵەتە دەرفەتێکە بۆ پاراستنی فرەچەشنی کللتور و نەشێواندنی هەر چالاکیەکی چین و توێژەکانی کۆمەڵگەی عێراقی. هەروەها نەسەپاندنی لایەنێک بەسەر لایەنێکی دیکە بۆ مەرجەی دنەدانی سیاسی بەدەوە نەبێت و یاخود کاریگەری بەسەر هەست و سۆزی پێگاتەیەک نەبێت. هەر کاتێک سیناریۆکان پێشکەشی وەزارەتی ڕۆشنبیری دەکرێت ئاراستەی لیژنەی پسپۆڕ دەکرێت. ئەم لیژنانە بەرپرسیارن و کارەکانیان زۆر بە بێلایەنی و سربەخۆیەوە ئەنجام دەدەن. بەرهەمی بەسڕە و ئەنبار و مووسڵ بەسەر بەرهەمی هەولێر نەجەف ناسەپێنرێت. ئێمە زۆر مکوڕی لە بێلایەنی ئەم بابەتانە دەکەین. گەلێکی سپاس دکتۆر فازڵ بەدرانی. سپاس بۆ ئێوە. سپاس بۆ وەژی کۆلمە تەماشە کرد.